TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایان. هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەکە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک وەردا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوێک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماکێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی ەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ TV. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەیە کردێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 30 ئۆکتۆبەری 2024 دا دووتەوە پێکهاتووە. سەرەتا سەبارەت بە ئەنجامی هەڵبژاردنەکانی کوردستان و ئەوەی هەندێک لایەن بایکۆتی پەرلەمان دەکەن و لەگەڵ ئەو سیناریوانەی بۆ حکوومەتی ئایندە داڕێژراوە قسە و باسمان دەبێت. و لە بەشی دومین بەرنامەکانیشماندا سەبارەت بە پرسی موچە و مەسەلەی تەوتین و هەژماری من قسە و باسێکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانی ئێوە دەیخەنە ڕوو لە کۆمنتەکاندا ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە ئەنجامی هەڵبژاردنەکانی کوردستان و قسە و باسێکیش لەسەر ئەو سیناریوانەی بۆ حکوومەتی ئایندە داڕێژراوە دەکەین. ئەم بەرنامەش تاوتێ دەکەین لەگەڵ محسین کەریم، سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر. محسین کەریم، ئێوارەت باش و سپاس کار لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە بینەرانش باش، زۆر سپاس. لەسەر هەڵبژاردنەکانی کوردستان سەرەتا قسەیەکی کورت بکەین. ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن؟ ئەم پرۆسەیە چۆن بەڕێوە چوو؟ بە تایبەتی کاتێک کە ئەمڕۆ تەواوی سەرانی
ئەحزابانی بەشدار و بە تایبەتی یەکێتی و پارتی بەنۆرە هەمویان وەصفی بەڕێوەچوونی ئەم پرۆژە و ئەم پرۆسەیان دەکرد بە زۆر گرنگی و زۆر بەباشی و بە پرۆسەیەکی زۆر گرنگیان لە قەڵەمدا و هەروەها لە ڕوانگەی خەڵکیشەوە بە گرنگ لە قەڵەمیاندا بەوەی کە 72% خەڵکی بەشداریان تیادا کرد. بەڵێ بە بڕوای من طبعاً انتخابات تەواو بوو و ئەوان توانیان لە پرۆسەی با بڵێن هاندانی خەڵکە بە جۆرێک لە ڕێگەی بڵاوکردنەوەی مەجموعەیەک زانیاریەوە کە زانیاری و شێوازی پروپاگاندەکەیان توانیان کە بە بەڕای من بەشێک لەو خەڵکە ناڕازیەی کە ناڕازی بوو لە دەسەڵاتی کێتی و پارتی بە جۆرێک ڕابکێشە ناو هەڵبژاردنەوە، یعنی ڕێژەی دەنگدان و ڕێژەی بەشداریکردنی خەڵک ئەگەر بەراوردیکەی باڵبژاردننی پێشووتر زیاتر بۆ بەڵام بۆ ژمارەیەنی بۆ ڕێژێنێکە ئەوان باسیەکەن معلومە ئەوان پێم وایە کە هەتاگە لەو ڕێژێش کەمتر بەوان بە سەرکەوتوو پیشانیانە لەبەرەوەی ئەم هەڵبژاردنە خۆ دەزانین لە دوای 2 ساڵ لە بەسەرچوونی ماوەی با بڵێن انتخاباتی ئەوی کە کاتی تەبیعی انتخابات بە 2 ساڵی بەسەر تێپەڕ بووە و ئەمان با بڵێن کێتی و پارتی پێویستیان بۆ بوو کە شەرعەتێکی دەنگدانی خەڵک بن بە حکومەتەکەیان و لە چاوی لە بەرامبەر دەوڵەتی ناوەندی لە بەرامبەر دنیای دەرەوە لە بەرامبەر یوێن و دەوڵەتەکانی تر ئەمریکاوانە جۆرێک ئەوە پیشان بن کامان بەرحەڵدەنگی خەڵکیان لە پشتە بۆیە بڵێ بۆ ئەوان زۆر مهم بوو بۆ ئەوان مەسەلەیەکی گرنگ بوو و حتمما سەرکەوتنێک بوو بۆ ئەوان بەڕاستی ئەمە وەکۆجان بێوەکجان بەشی کە بەڕای من توانیان لە ڕێگەی پروپاگاندە و لە ڕێگەی بڵاوکردنەوەی هەندێک هەواڵ سەبارەت بە شێوازی چوونە پێشەوەی هەڵبژاردنەکە کە بەشێک لە خەڵک بە قەناعەتی من چاواشە بکرێ ئەمە جاری کە بەڕای من سەرکەوتنێکی ئەوان بوو بەسەر خەڵکە ینی بەشێک لە خەڵکی تووڕە و ناڕازیان ڕاکێشە ناو هەڵبژاردنەکە ئەنی پێش باڵین لە ماوەی ساڵانی ڕابردووە بە قەناعەتی من بەشێکی زۆکو لە انتخاباتی پێشوشە خۆشتان ئاگادارن بەشێکی خەڵکی ینی خەڵک ژمارەی یا ڕێژێکی کەمتری خەڵک بەشداری کرد ئەگەر ئەمە بەراورد کرد لە چاو جاری پێشوو بەرحەڵ ڕێژێکی زیاتر بەشداری کەواتە بە جۆرێک ئەوان توانیان بەشە لە خەڵک قەناعەت پێ بکەن لەو خەڵکەی کە تووڕێ لیان لەو خەڵکەی کە ناڕازیە لیان لەو خەڵکەی کە سەرجادەی لێگرت بوون و قەناعەتی بە انتخابات و هەڵبژاردنیان نەمابوو قەناعەتیان بۆ نەمابوو کە لە ڕێگەی دەنگدانەوە بتوانن بە شتێ بگەن ئاڵوگۆڕە لە ژیانیان لە مافەکانیان لە خواستەکانیان بێتە دی بەڵام وەکوتم ئەم انتخاباتە یا شێوازەکەی پروپاگاندەکەی ئەوانە توانی کە بەشێک لەو خەڵکە تووڕە و ناڕازی کە قەناعەتی بەوان نەبوو قەناعەتی باڵبژاردنەکەیان نەبوو قەناعەتی بە دەنگدان نەبوو ڕابکێشە ناو پرۆسەی انتخاباتەوە طبعا ئەگەر بینی پۆستێکم بینی کە بە دروستان بەڵێ ئەڵم لەسەر ئەو ڕێژەی لە 1970 پۆستێکی ئێوەم بینی کە بە دروستان نەزانی بەڵێ من ئەمەوە بڵێم ئەزانی چۆنە طبعا بە پێ و داتایی کە خۆیان بڵاویان کردبووەوە و من هەروە بەینێکی کورت سێرێکم کرد ینی تقریبا ئەوانی کە مافی دەنگدانیان هەبوو لە کوردستانە زیاتر لە سێ ژمارەکان بەڕاستی لە بەردەسانێ ینی بەڵام تقریبا لەو ژمارەی کە کاتی ینی شایستەیەوە بوون کە دەنگ بن تقریبا نزیکی 800,000 زیاتر کاتیان وەرنەگرت بوو کە من حساباتێک تقریبا ئەیکردا ڕێژەی لە سا 24 ئەوانەی کە مافی دەنگدانیان هەبوو کاتیان وەرنەگرتووە و بەپێی ئەوانەشی کە بڵین کاتیان وەرگرتووە ئەوانەی کە دەنگیاناوە لە بینی ئەمە شا جیاوازیەکە بوو کە ئەویش تقریبا هەچەند کە کۆمیسیۆن ئەڵێ لە سا 28 بەڵام ئەو بەپێی ڕێژەی دەنگدان ینی ئەوانی کە دەنگیاناوە حسابی کردووە بەڵام ئەگەر تۆ بەپێی ڕێژەی کۆی ئەو خەڵکی کە مافی دەنگدانی هەبوو حسابیکەی لە سا 20کیش لەوانی کە فۆرمیان وەرگرتووە فۆرمی دەنگدان دەنگیان نەیاوە ئەگەر ئەمە کۆکەیتەوە تقریبا نەکاتە لە سا 45 بەڵێ لە سا 45 خەڵک دەنگی نەیاوە وەکوی کە باسشەکە دەنگی پوچەڵ نزیکی 2,400 دەنگێ بووە ئەمە کە تەمان بەشێکی حتمما لەوانەیە کەسانێک کە لە خوێنەوە بوون یا شارەزیانێ بەڵام ئەم ژمارە زۆرە بەڕاستی ئەوە نییە کە لێ نەزانین بێدیانی بۆیە تەسەوورژەکەەکەم ئەمەش دانیکەم بەشێکی زۆری ئەمەش ینی سووتان بێت یان دانکانی خوانیان سووتان بێ بۆی کە یعنی لە ژێر ڕەشا لە ڕێر ترسا تۆی کە مەسەن ناچایە کۆی بە ڕسمینەکانتان بگرن ئەگینا موچەکانتان هێبڕینەوەی بە تایبەتی کە سەر بە حزابەکان و ئەوانن من ئەوەش حسابێکی کێوام کرد تقریبا ئەیکردە لە سا 5 شتێک ینی بەپێی ئەو حساباتە لە سا
50.5 خەڵکی کوردستان بەشداری دەنگدانیان نەکردەوە لە سا 49.5 بەشداری دەنگدانی کردووە. ینی ڕاستەکەی یعنی نیسبەتی بەشداریکردن لەخوا لە سا 50 کەڵەن لە سا 70 درۆیەکی زۆر ئاشکرایەوە ئەوان هاتوون لەسەر بنەمای ئەو خەڵکانی کە ینی فۆرمیان وەرگرتوانی کە دەنگیانەوە هاتوون ڕێژەکە حسابەکە کە حەقەت وانە ئەبێتەوە لەسەر بنەمای ئەو خەڵکەی کە مافی دەنگدانی هەیە و ئەوەی کە دەنگیاوە ئەم جیاوازیە کاتە نزیکی لە سا 49 و کەیان توانین بڵین بوورە لە سا 50.5 کە تقریبان توانین بڵین لە خوال 50 بەشداری ینی دەنگیانەوە بۆ حزابانە بە هەمووی هەم بە یەکێتی و پارتیۆن بە حزابی ئۆپۆزیسیۆن کە بڵین تەبلیغاتێکی زۆریان کرد ئەمان ئەزان چە منە مێوەش بڵم کە دوو جۆر لە پروپاگاندە دەوری هەبوو یەکیان پروپاگاندەی خودی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی کەمان بە جۆرێک مۆری هینیانە مۆری شەرعەتیانە لەوەی کەم انتخاباتە بێتەزویرە ئەم انتخاباتە هیچ شتێک لەژێ دەسەڵاتێکی پارتی نییە ئەم انتخاباتە پاک و نەزیهە بۆیە بچن دەنگ بن و دەنگکانتان کەس نازانێت چی بەسەریەت کەس نازانێت مەسەن باڵێن یعنی کەس نازانێت دەنگتان بکیاوە حاصل پاک و پخت یعنی ئەگەر ئێوە بچن دەنگ بن یەکێتی و پارتیە بن بە کەمینە ئەمە جۆرێک تەسیر لەسەر بەشێک لەو خەڵکە ناڕازیەکەت کە تۆقعێکیان وا بۆ ئەم انتخاباتە لەبەرەوەی کە لەلایەن مەسەن دادگای فیداڵیۆ مەسەن سازراوە و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتیەکەوە ئەمان موچە لەبەرەوەی لە عێراقەوەیە و بەرحاڵ ئەو ینی با بڵێن چاودێرەکان مەسەلەن هینە با بڵێن هەمووی ینی هاوکات مەسەلەن با بڵێن جیهازەکان و ژماردنی دەستی زەمان بەڕێوەچە و نوێنەری لایەنەکان چاودێرەکان لەوێ بوون هیچ فشارێک نابێ بۆیە ئەگەرێکیەوەیە کە ئەم انتخاباتە زۆر پاک و پوخت بێت و بەوەی کەوە تۆقعی ئەوانیایان دەسەڵات ببێ بە کەمینە بەڵام حەقەتەکە مانە ئەمی پێچوان یەکشتی کەش بیر نەچێ جۆرێک لە پروپاگاندەی یەکێتی نیشتیمانی کە جۆرێک لەسەر ئەو تەسەورە ئیشکریا ئەو جۆرێک لەو هەستەی خەڵکیشی کرد کە بەشێک لە خەڵک بەڕاستی تووڕێ لە پارتی لەبەری کە دەسڵاتی ئەساسی بەدەست پارتیۆیە و ڕوتێکی ئەنتیپارتی لە کوردستانە هەیە بە قووەتانی کەم نییە و ڕەوتە ئەو مەیلە ئەو جۆرە بۆ چوونە لەسەر ئەم ئیشی کرد بۆی کە تەبلیغاتەکانی پایڤەڵ تاڵبانی بۆی کە ئێمە ڕوخێنین ئەوەی کە دەسەڵاتی تاگڕەوی ناڵێەوەی کەواکەین ئەمانە تەسەورێکیە کە بە جۆرێک یەکێتی نابێتە پاشکۆی پارتی نابێتە بە تاواکەری پارتی و شەڕ لەگەڵ پارتێکا بە جۆرێک و ئەگەر خەڵک دەنگ بە یەکێتی بەشێ لەو خەڵکە ناڕازی کە تووڕێ لە پارتی هەرچەند لە یەکێتیش ناڕەحەتە بەڵام لە بەرامبەر پارتیە بچێت دەنگ بە یەکێتی با بۆی هەچۆنێ بێ ئەم شەڕە لە کۆڵپانکەنەوە کەمە بەڕای من هەتا بەشێک لە لایەنگرانی دۆستان لاگرانی پەکەکەشیانی کەوتە ژێرەم هینەوە ئەم هەمووە بە تەبلیغاتیان بۆ کە بچێت دەنگ درێ بە یەکێتی لەبەرەوەی کەمانە دژی پارتی و دژی هێڵی خیانەتن ئەمە وای کرد بە بڕای من بەشێک لەو خەڵکە تووڕەیە بچن بەشداری دەنگدانکەن و کێروی باڵێن بەشداریکردنەکە بەرز بێتەوە وەکوتم بەڵام لەگەڵەوەشان لەخوان لە سا 50 بەشداری کردووە لە دەنگدانە و ئەو حەقەتانەش کە دوای انتخاباتەکە تەواو خۆمان بینیمان کە چۆن لە هەموو لایەکۆ دەنگ بەرز بۆ کە ئەسەن گەورەتی تەزویر بەشێک لەو لایەنانی کە زۆر بانگەشەی نەزیهی ئەم هەڵبژاردنیان دەکرد ئێستا ڕانگەیاندووە کە تەزویراتی زۆر کراوە ساختەکاری کراوە بەو ئەندازەی کە ئێستا بایکۆتی پەرلەمان دەکەن دەڵێن یعنی چەند کورسیان لێبراوە و بەشداری جۆرە پەرلەمانێکی لەو شێوەیە ناکەن لەسەر ئەمە قسەتان چیەوە چی کاریگەریەکە بێت بایکۆتی ئەوەی کە بۆ منە ڕەوتی هەڵوێست و کۆمەڵی دادگەری ناسنە پەرلەمانەوە بەو زانیاری تا ئێستا ڕانگەیانوە بەڵێ ئەزان چۆنە بەڕای من با بکەین بە دوو بەژێکیانەوەی کە ئەمان بەڕاستی ئەتوان بڵێم کڵاو کرایە سەریان و ئەوان ژەوڵیانە کڵاوکەنە سەر خەڵک ینی بە جۆرێک بوون بە خزمەتکاری دەسەڵاتی کێتی و پارتی لەوەی کە انتخابات پاک و پوختە خەڵک بەشداری بکات داوان لە ناخەڵکی ناڕازی کە بچێت دەنگ بات و بەمە شەرعەتیانە بەم انتخاباتیان کرد بە شتێکی ڕەوا کە ئەوەتە ئۆپۆزیسیۆنیش بەشداری کردو بەڵام سەرنجام دەسەڵات هێزی یەکەمە دەسەڵات زۆربەی دەنگکانیێنە لە هەڵبژاردنێکی پاک و بێگرد و پوختە دەسەڵات یەکەم بووە یعنی یەکی پارتی یەکەم و یەکیترش دووەم بوو ینی هێزی دەسەڵات باڵێکێتی و پارتیەمانە براوە انتخاباتین یعنی تر لە هەموو دنیاشە وایە انتخابات وایە خەڵکە چێت دەنگەیات ئەوانەی کە دەنگی زۆرینێن ئەوانە براوەنی تەمە بەپێی سیستمی بۆرژوازی بەپێی سیستمی انتخاباتی بۆرژوازی ئەمە شەرعەت وەرەگرێتن
ئەوان بە بڕای من لەسەر ئەساسی کە کڵاو کرایە سەریان بەشدار بوون لەوەی کڵاو کەنە سەر خەڵک ئێستا بە جۆرێک یعنی کە هەستەکەن کڵاوکراسەکان خەجاڵەتن بەڕای من یەکەم لە لای خەڵک خەجاڵەتن و ئەم جۆرە کاردانەوان بە جۆرێک پینەکردنی ئەو نەوعی کڵاوکردنە سەرەیە ئەنی ئەوان وەکو حزابی بۆژوازی وەکو حزابی سیاسی وەکو حزابی ئۆپۆزیسیۆن ئەبوایە خوێندنەوەیکی دروستیان هەبوایەت بۆ هەڵبژاردنەکە بەڵام ینی ئەزانم کە لە تەحلیلی ئەخیرە ئەوان ئەم هێزانی بۆژوازی ینی بێجگە لە ڕێگەی انتخابات بێجگە لە ڕێگەی دەنگدان هەڵبژاردن خۆ ڕێگەی شۆڕژ ناخەنە بەردەم خەڵکی کوردستان بۆیە سەرنجام ئەوان هەر ڕێگەی انتخابات و دەنگدانە خەنە بەردەستی خەڵک بەڵام ئەو هەموو بانگەشەی کە کردیان کە انتخابات پاک و پوختە نەزیها ئەمە جۆرێک ئەمە ئینەکەیە نەوعێک پەشیمانەکان لەمەیە ئەوان هەمیشە بەشداری انتخاباتیان کردووە بەڵام هەمیشە بۆ قەلەقیەوە بۆکە ئەگەر تەزویر بکرێ ئەگەر تەزویر نەکرێ گەروا بێوانە بێم جارەوتیان ناکرێت ئێستا کە تەزویرەکە کراوە و معلومە کە کڵاو کراوەتە سەر ئەوان و ئەوان کڵاوێتەوە سەر خەڵک ئەمە لە بەرامبەر خەڵکە بەڕای من بە جۆرێک نەوعەن ما یعنی باڵێن ئیعتیباری سیاسی ئەم ئۆپۆزیسیۆن هاتۆتە خوارەوە من قسەم لەسەر نێکەنەوەی نوێ دامکانی زیای کرۆ کە مەش قسە لەسەرەوەی کە بە جۆرێک ینی سوودمەند بووە لەم جۆرە تەزویرەی کە بازەکرێت بەڵام مەسەن هێزەکانی کە بەرەی گەل ینی بەرەی گەل بە بڕوای من تەوقعکرا دەنگی زیاتر بێنێ بە هەموو پێوانەیەک مەسەڵەن لانی کەم ینی بۆن منە گۆڕان ینی ڕەنگە تەوقعکە کە لەوە زیاتر بێنێ نەک یەک کورسی مەسەڵەن ینی بە شەڕەشەق یەک کورسی بێنێ بۆیە ئەگەری زۆرەکە بە جۆرێک ینی ئەم هێزانە فێڵیان لێ کرابێت و بەپێ ئەو داتانی کە خوان بڵاوێکەنەوە مەسەڵەن من گوێم لە چەندینێکی ڕاگەیاندێکی بەتایبەتی عەلی حەمەساڵە بوو کاڵێ ئێمە لە فلان بنکەی دەنگدان لە فسار بنکەی دەنگدان ئەوەنە کەس چووە دەنگی یاوە بەڵام زۆر بە ڕێژێکی کەمتر لەوە دەنگمان بۆ هاتووە ینی ئەمە بێجگەلەوەی کە قسە لەسەرەوەی کە جیهازەکان بە جۆرێک بەرمەجە کراوە کە دەنگکان بەپێی ڕێژەیەک لە بینی پارتی ویکێتیا تەقسیم بووە بەپێ ڕێژەیەک دیارە تەوان بە ڕێژەی دوو بۆ یەک مەسەن ینی ئەبێ پارتی دووەنەی کێدی دەنگ بێنێت کەمە بەرحاڵ دەنگۆیەک ئەمە مەسەن ینی هێشتا تەسبیت نەبووە نەسەلمێنە بەڵام بەڕاستی کەسیش ناتوانێت بە بسەلمێنێ و نەیسەلمێنێ ئەمە کە ئەگەرێکە لە دنیای تەکنۆلۆژیا ئێستا ئەگەری هاکردن ئەگەری بەرمەجەکردن ئەوانە هەمووی مەطرحەوە زۆر تەبیعیشە ینی ئەمە کرابێ بۆیە بە بڕای من ئەم هێزانەی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی غەیری نەوەی نوێ ئەوانی تر هەمویان کە بە جۆرە هەستەکان کڵاو کراوەتە سەریان و بە جۆرێک مەجموعەی قسەیان کردووە کە پێچوانەوە دەرچووە ئەوان ئیحراجن و یانەوەی هەڵوێستەکان بە جۆرێکی تر پینەکەن بۆی کە ناچنە پەرلەمان ینی هەڵوێستەکان بۆ پینەکەن ئێترازەکان بەرامبەر بەو کڵاوی کراوەتە سەریان بەو جۆرەی کە ناچنە پەرلەمان و بەشداری پەرلەمان ناکەن بەرحاڵ بە بڕای من ئەم هەڵوێستەی ئەوان ئەتوانێت چی بکە بە قەنەعەتی من ناتوانێت دەورێکی جدیە بێ لەسەر پەرلەمان چونکە بەپێی ئەو زاوابتانەی کە هەیە مەسەن ئەم کورسیانەی کە ئەمان ئەکشێنەوە مەسەن تەقسیمە بێتەوە جاریکە بەسەرێکێتی پارتیاوەی کەوک باز دەکرێت یعنی ئەوە نییە مەسەن ئەم زین چۆنە هاوڕێ بدان بۆ نمونە ئەگەر ڕێژەیەکی فراوان لە ئەم ئەندام پەرلەمانانە بکشانایەتەوە مەسەن کە کێشەی بۆ پەرلەمان دروست کردایەت ئەوە ڕەنگە مەسەن شتێکی کە بووە بەڵام بە بڕای من ئەوەی کە بڕیاری کشانەوەی هەمووی ناگاتە مەسەن دە کورسی بۆیە بە بڕای من ناتوانێمە کێشێکی جدی دروستکار لەسەر پەرلەمان وە ئەو قسەیەژەیە کەڵەن هەتا مەسەن احتیمالی ئەوەی کە کورسیەکانیمان بچێ بۆ کێتی و پارتی و بە جۆرێک بۆنەوەی نوێ لەبەرەوە پێم وایە ئەمە ینی ڕەنگە ئەمەشیان لە قازانجی کێتی و پارتی بشکێتەوە بەڕاستی اینجا دوای هەڵبژاردن ئەنجامی ئەم هەڵبژاردنانە چی لێ دێت چی جۆرە حکوومەتێک دروست دەکات و چی ئاڵوگۆڕێک لە کۆمەڵگی کوردستاندا دروست دەکات هەر لەسەر پێکەنانی حکوومەت کۆمەڵێک سیناریۆ باس کراوە کە یەکێک لەوانە بۆ نمونە هەر ئیدامەدانی یەکێتی و پارتیە ئەگەر ئەحزابێکی تریا شەریکەن بەڵام هاوکات باس لەوەش کراوە کە یەکێتی و پارتی بخەنە دەرەوەی دەسەڵاتەوە ببورە یەکێتی یان پارتی بۆ نمونە پارتی و نەوەی نوێ ئەتوانن زۆرینەی کورسەکانی پەرلەمان کافیە بۆی کە حکوومەت دروستکەن و یەکێتی بخەنە دەرەوە یاخود تەواوی ئەحزابەکانی تر حکوومەت پێک بێن و پارتی نەکەنە حکوومەتەوە ئەم سیناریوانە چەندێ واقعین و بۆچوونی ئێوە چیە لەسەر حکوومەتی ئایندە و ئەو ئاڵگۆڕانی لە کۆمەڵگەی کوردستاندا دەیبینین ئەزان چۆرە بە بڕای من سەبارەت بەوەی کە ئاڵوگۆڕ لە کۆمەلگای کوردستان لە بەرژەوەندی خەڵک بێ بە هیچ شێوەیەک ئەمە ڕوونایەت ئەوەی کە ئاڵوگۆڕێک دروست بێت مەسەڵەن لە تەرکیبەی حکوومەتە بە بڕای من ئەوە ڕوونایەت
زانی چۆن هاوڕێ بنات کۆمەلگای کوردستان کۆمەلگای میلیشیایە ینی دوو منتیقەمانە ئێمە دوو زۆرمانەیە یەکێتی لە زۆنی خۆی دەسەڵاتدارێ پارتیش لە زۆنی خۆی دەسەڵاتدارە ئەمە ئیمکانی ئەوە نییە بە هیچ شێوەیەک ئیمکانی ئەوە نیە کە بۆ نمونە یەکێک لەم دوو حیزب دەسەڵاتدارە لە تەرکیبەی حکومەت بکەیتە دەرەوە ممکن نییە ئەمە زانین چۆنە هەر کەسێکەمی دیاکە بەڵای من یعنی لە پێشەوە درۆکەی دیارە بۆ خەڵک چونکە ئەم تەجروبەیەمان خەڵکوسان تەجروبەی کردووە خەڵکوسان تەجروبەی گۆڕانی هەیە خۆ گۆڕان 25 کورسی هەبوو بەرحاڵ ڕاستە لە دەورەی یەکەمە مەسەلەیەتی پارتی لە بەرامبەر گۆڕانە بە جۆرێک بە ئیتفاق دابەزین با لەوە بگەڕێن لە دەورەی دووەمی انتخاباتە گۆڕان 24 کورسی هەبوو یەکێتی پارتی بەجیا دابەزین یەکێتی 18 کورسی هەبوو بەڵام بە عملی بینیمان خۆ گۆڕان نەبوو بە حاکمی منتقەی سلێمانی هەتا پارتی و گۆڕان بە جۆرێک ئەیانویست کە حکومەت بە حساب تەشکیلکەن بەڵام پارتی وەکو فشار لەسەر یەکێتی ئەویست ئەوە بکا بەڕاستی یعنی خۆشی خۆتان ئاگادارن ینی مطلقاً ئەیزانی کە ممکن نییە ئەمە بکرێت هەرچەند کە بە جۆرێک مەسەلەن ئەویست فشارێکی معنەوی لەسەر یەکێتی دابنێن بۆی کە بچووکی کەنەوە بابسە تەسەورێکی پێبن کە تۆ بچووکی تۆ هیچ نیت و پارتی فشارەکانی خۆی بەسەر بسەپێنێ بەڵام سەرنجام بۆمان ینی ئەوەی کە بڕایەوە سەرۆکی حکومەت لە پارتیە جێگری سەرۆکی حکومەت یەکێتی بوو ئەنی لە کاتێکە کە کورسیەکانی لە کورسی گۆڕان کەمتر بوو بێجگەلەوە هەموو هێزی چەکدار و ئاسایش و دەستگای حکومەت لە ژێر لە منتقەی سەوزا بەدەست یەکێتیەوە بوو ینی بۆیە ئەمە مطلقاً هەر کەسێمی دیعایەکە ئەم سیناریۆ مطلقاً درۆیە سیناریۆی ئەوڵ ئەخیر بە قەنەعاتی من سیناریۆ ئەوڵ ئەخیرەوەی کە پارتی بەهۆی کە کورسیەکانی زۆرترەوە بەهۆی ئەوەی کە هێزی یەکەمە لە باری سیاسی عسکەریەوە لەبەرەوەی کە بەشێکی زۆری کوردستانی لەژێر دەسایە لەبەرەوەی کە هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە وە زۆربەی حوسوڵەکان و پەیوەندی جیهانیەکانی حکومەتی هەرێم لەگەڵ دەرەوەیە لەگەڵ مەرکەزا هەولێرە و هەولێر لە باڵین لە چۆنەڵێت لە تەرکیبەی حکومڕانی کوردستانە لە میکانیزمی حکومڕانی کوردستانە مرکزی دەسەڵاتە لە هەموو شوێنێکی دنیا مەسەن تۆزانی لە هەر دەوڵەتێکا شوێنێکە کە پڵێن پایتەخت ئەمە مرکزی دەسەڵاتە مرکزی ئیدارەی یاری حکوومەتە مرکزی هەموو هینەکانە مەسەن چۆن کۆنتۆڵی هەموو دەستگاکانی ئەو دەوڵەت حکوومەتاکە هەولێر ئەمەیە ئەگەر هەولێر بەدەستی کێتەوە با بەڕامنی یەکێتی بوو بە هێزی یەکەم بە هەولێر مادەم بەدەست پاتیوە هێزی یەکەم ئەوە بە دەنگدان بێ باش بێ ئەو بێت و حکومەت ئەسڵی پارتیە زائید یەکێتی ینی زۆربەی بەڕای من ڕئیسی وزەرا بۆ پارتیە و تەرکیبە ئەسڵەکە بۆ پارتیە دووەم بەشی دووەم بۆ یەکێتیە و ئەوە یەکێتی و پارتین کە بەژێن بە حیزبەکانی تر ئەزانین چۆن وانە کە پارتی بتوانێت بەبێ حساب بۆ یەکێتی بێنێت کورسی با بنەوەینەوە یا بە فڵان حیزبی تر ئەبێ ڕەزامەندی یەکێتی وەرگێ ئەمە حقەتەکەیە بۆیە یەک سیناریۆ هەیە بە بڕای من ئەو سیناریۆ کە حکومەتی تازە کە دروست دەبێ پارتی دەسەڵاتی یەکەمە نا حکومەتە یەکێتی دەسەڵاتی دووەمە نا حکومەتە و دەسەڵاتی یەکەم و دووەم دەسەڵاتی ئەخیرن نا حکومەتە و ئەوانی تر ئەبنە پاشکۆی دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەمە سیناریۆ ئەوڵەخیری حکومەتە لە کوردستان ئەگەرنا بە بڕای من زای چۆنە وەکو واقعیش دوو زۆن ئیژەکاتیانی لە دنیا واقع دوو زۆن ئیژەکات تا حکومەتەی کە دروست دەبێ بەڕای من حکومەتێکە تەنها لەسەرەوە ئەم حکومەتە تەنها لەسەرەوەیە وەزیرەکان و جێگری وەزیرەکان ئەگین لە خوارەوە مەسەلەن لە خوارەوە سلێمانی بەدەست سلێمانی منتقەی گەرمیان بەدەست یەکێتیەوە هەتا تۆ سیرکە محافزی سلێمانی گۆڕان بوو بەڵام دەسەڵاتی فعلی هەموو شتێکی منتیقەی یەکێتی بوو بەڕاستی گۆڕان نەبوو شقری بوو بۆیە بە بڕای من هەموو ئەو سینانی کە باسەکە دەسەڵات بەدەستی ینی ئەتوانن بۆ نمونە یەکێتی و بۆ نمونە ئۆپۆزیسیۆن پارتی دەرکەن لە حکومەت ئەوە درۆیەکی شاغدارە بە پێچوانەشەوە نەوەی نەوە فلانسیان لەگەڵ پارتی ئەتوانی کە دەرکەن ئیمکانی ئەمە نیە و بە شێوەیەکی مطلقاً بە شێوەیەکی ڕەهامە درۆیەکی درۆیە چاواشەکاریە و ئیمکانی ئەمە نیە. لە کۆتاییدا قسەیەکیش بکەین لەسەر ئەو قسانەی پێش هەڵبژاردن ئەکرێت لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا و ئەوەی کە ئێستاش ئەحزابەکان دەیکەین قسە و باسێکی زۆر بوو لەسەر کۆتایی بەدەسەڵاتی ستەمکار بەسەر دەسەڵاتی خۆسەپێن بەسەر دوو دەسەڵاتە هەموو ئەحزابەکان تقریبان ئەم قسانیان ئەکرد بەڵام ئێستا بەسەم بۆ منەوەی نوێ کە پێش هەڵبژاردن ئەیود هەر خەڵک بچێ بەشداری هەڵبژاردنەکان بکە ئیتر دەسەڵاتی کێتی و پارتی کۆتاییەت بەڵام ئێستا دەستکەوتەکە بۆ ئەبینێت کە تێک ڕای کورسیەکانی یەکێتی و پارتی لە 1970 بووە بە 62 ئەمە دەستکەوتێکی گەورە ئەبینێت یاخود یەکێتی بە هەمان شێوە ئەو کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێن ئەهێنین ئەمڕۆ سەرۆکی حیزبی ناوبرا وتوێتی ڕەنگە لەو هەڵمەتی هەڵبژاردنەکاندا نقورسمان لە یەکتری گرت بێت بەڵام مەبەست ئەوە بوو کە ئێستا پارتی بەتەنیا ناتوانێت
حکوومەت پێک بهێنێت ئەم ئاڵوگۆڕە زۆرە لە قسەی پێش هەڵبژاردن دوای قسەی هەڵبژاردن چییە؟ ئەزان چۆنە بە بڕای من هیچ کاتێ پارتی نەیتوانێت بەتەنیا حکوومەت پێک بێنێت ئەگەر لە ساسەی کورسەکانیش بێنێت ناتوانێت هاوڕێ بنار من وتم دوو زۆرمانە ئەو پەڕی حکوومەت دروست کە بڕۆتە هەولێر و بادنا حکومکە و یەکێتی منطقەی خۆی زین چۆنە بۆی ئەویان ممکن نییە ئەوە ممکن نییە ئەوەی کەنەوەی نوێ بەڕای من نەوەی نوێ ئەزان چۆنە سودمەندی ئەوڵ و ئەخیر لەمان ڕاستی یەکێتی و پارتیوانە حاکم بوون وەر حاکمی ژەمانەوە بەڵام سودمەندی ئەوڵ و ئەخیر بەڕای من نەوەی نوێیە وەنەوەی نوێ من پێم وایە کە ئیسفادەی لەمە کردووە بە هەر دەلیلێک بێ بۆی مەسەن هاوکاری کرابێت بۆی یا بەرحەڵ ینی دەڕێگەی پروپاگاندەکە توانی بێتی بەشێ لە خەڵکیواشەکە بەڵام ئەو سودمەندی یەکەمە و ئەو زین چۆنە هاوڕێ بنار هەڵبژاردن دەورەیەکە پرۆسەیەکە گەورەترین درۆی تیاکرێت لە هەموو دنیا وایە گەورەترین درۆ لە هەڵبژارد ناکرێت گەورەترین درۆکرێت بۆی گەورەترین ڕێژە لە خەڵک چاواشە کرێ و دوای ئەوە کە تەواو بوو ئەچنۆ سەرینی خوان و هەمیشە بۆژوازی قسەیەکی ئەڵێ ئەمە تای هەڵبژاردنە تای هەڵبژاردن یعنی چی مەسەن تۆ دیقەت بە تۆ کاتێک کە مەسەن تووشی نەخۆشیەکە بی تاکەت بەرزە بێتەوە دوای کە چاک بووی تۆ تاکە ئەڕواد یعنی ئەوان ئەوە تعبیری پروپاگاندای انتخاباتیەکەن ئەڵێ ئەمە تای هەڵبژاردنە بۆیە گەورەترین درۆکەن گەورەترین درۆ پەخشەکەنەوە بۆی زۆرتری خەڵک چاواشەکەن و بچن دەنگەوان بەو و ئەوان شەرعەتی خوانین کەن و لەم تەقسیمی دەسەڵاتە بەشیانە بێت نەوەی نوێ بەشی هەیەتر 15 کورسی هەیە حتما وەزیری ئەبێت ئەگەر بەشداری حکوومەت بکە حتما مدیر عامێ بێ حتما ئەوە تەمان ئەدان پەرلەمانی هەیە کە ماهانە چەندین ممکنە بە ملیار دینار بکات کە وەریەگرن ئەمانەمی دەستکەوتی اقتصادی بێژگە لەوەش کە بەرحەڵ حسابی لەسەرەکە لە مەسەن بەتابەتی نەوەی بە بڕای من مطلقاً لەگەڵ حکومەتی مەرکەزیایە نەوەی بە بڕای من لە ریفراندۆمەکۆ لەگەڵ مەرکەزایە یعنی هەتا بەشی امتیازات کە بە نەوەی نوێدرێ من پێم وایە حکومەتی مەرکەزی وێزەکانی مەرکەزە ئەنی گەورەترین خزمەت بە مەرکەزەکە نەوەی نوێ ئەوە حقیقەتێکە ینی بۆیە من پێم وایە کە ڕەنگە لەمەش ینی بە جۆرێک بێجگە لە یەکێتی و پارتی بە قازانجی نەوەی نوێ دەنگ درابێ بۆیە نەوەی نوێ بڵێ مە بە سەرکەوتی خۆیە بینێت بەڵام چۆن پینەیەکات ئەوتی ئەمە ئەوانتان بۆ ڕووکەن ئێستا تاوانە بێت چی بڵێ ئەبێ بڵێ نا ئەخەوان دانکانیان کەم کرا ینی ئەمە بە جۆرێک بەڵای من پێجلیانە ینی پاشپلگرتن لە خەڵک ینی دیقەت بە لە هەموو دینێکی دنیا وایە مەسەن بیرمێ کاتی خۆی لە انتخاباتی ساڵی نازام چەندی بەریتانیا بۆ حیزبێکە بوو حیزبی لیبرال دیموکراتیان پێوت بە خەڵکەکە وتی دەنگ بەرێ من هینەکەم من پارەی زانکۆ و کاتەکە بوو بە 9,000 پاوەند ساڵانە بۆ تابی زانکۆ وتی من ئەمە سفرەکەم وەلایە بم تەبەن بەشێک لە دەنگی هێنا چوشە ناو حکوومەت لەگەڵ محافزینە بەڵام لەبەر تەوان هێزی محافزین زۆرتر بوو بە قوتر بۆ خۆ ناتوانێت پلاتفۆرمەکەی هینکات دوایی بە خەڵکی وتی یاخدەیەوە منتان نەکردەوە بە دەنگ یەکەم من ناتوانمەوە جێبەجێ بکەم یعنی تەبریریان هەیە بۆ ژوازی بۆینەکانی خوان بۆیە بە بڕای من ئێستاش تەبریەکەوە دەنگی یەکێتی پارتی کە میکرۆ بەڵام هەوڕێ بنار تۆ حساب کە پەرلەمانی پێشوو 110 کورسی بوو ئێستا 100 کورسیە باشە ئەگەر یەکێتی پارتی 72 کورسیان هێنا بێ پێشتر ئێستا 62 هەرو دە کورسیە لاچووە و ئەسەن دەنگیان زیایی کردووە تۆ دیقەت بە یەکێتی و پارتی یەکی نزیکی 200,000 دەنگیان زیاد کردووە 200,000 دەنگ کورسی کەمی کردووە کورسی قیمەتی نییە ئەزانین چۆنە ئەوان بوونەوەی کە بەشێک لە خەڵک بەڕاستی چاواشەکەن و بەناوێ کە بەست خەڵک کێ بەشداری کات دەنگ بار ینی بە حساب یەکێتی و پارتی ئەرو خێنە یەکێتی پارتیەکەن بە کەماتی بەڵام جاریکە یەکێتی و کە پارتیان کردو بە زۆرایەتی جاوای کورسەکەی لە 60 بۆ 50 قیمەتی نییە یعنی بەپێی داتاکان بە یەکێتی و پارتی 400,000 دەنگیان زیایی کردووە لەم انتخاباتەیە ئەیە بە ماڵێکی من پێم ئازان چۆنە هەموو هێزەکانی بۆژوازی بەدەسەڵاتدار و بۆ پۆچێنەوە کاریان چاواشەکردن و فێڵکردن و پاشپڵکردن لە خەڵک هەرێکە بە جۆرێک و هەمووشیان سەرنجام لە پێناوی امتیازاتی خوان امتیازاتی ئابووری امتیازاتی سیاسی بۆ بەدەسەڵات بۆ شەریک بوون لەم کێکی دەسەڵاتەیە بۆ ئەندام پەرلەمان بۆ مدیر عام بۆ وەزیر بۆ تەقاعودی ئەمانیان هەر یەکان بەدەیان و بەسەدان و بە هەزاران بندیوار و بە هەزاران کەسیان بۆ تەعین کراوە مانە پارە وەرگن لەسەر قوتی خەڵک لەسەر ڕەنجی خەڵک لەسەر نەبوونی موچەی مامۆستا و کارمەند ئەمانە پارەیان ئەدرێتێ کاسبیەکەن ئەمانە بەڕای من کاسبی سیاسی بۆیە معلومە بێ بۆ زمانە قسە بکەنەوە ینی دوای ئەوەی کە خەڵکیان چاواشەکە جاری کە بێ بە جاری کە خەڵک چاواشەکەن بڵێ بابێ یان انتخابات سەرکەوتوو بۆ یەکێتی پارتی دەنگیان کەمی کردو تۆ قەرار بۆ یەکێتی پارتی بڕوخێنی بەڵام ئێستا خۆت شەعێتەوە بە یەکێتی پارتی سبێنێ مەسرور بارزانی چۆن لە چەند ساڵە لەمەوە پێش لە کۆبوونەیە کەوتی بەرامبەر بە گۆڕان و بەرامبەر بە هێزەکانی تر وتی خەڵک دەنگی زۆری بە یاوە ئێمە دەنگی ناوە بە ئێوە ئێمە بۆ یەکەمین
دوو ڕۆژی کە زەمیتە مەسوود بارزانانی هەمان قساکاتەوە ئەڵێ خەڵک ئێمە زۆرینەین هەمووتان چوون ئۆپۆسیۆن چوو هەموو هێزەکانی ئۆپۆسیۆن بەشداریان کرد هەموو قسەیەکتان کرد هەموو جنێوێکتانە تەنانەت سەربەخۆ بەشداری کرد کامی سەربەخۆ بوو یعنی مەسەن هەتا بە معنایە گەڵێت ئەتوانێت بڵێ با بە چی انتخاباتە لە دنیاونە دیموکراتیکە هەموو کەسێک بتوانێت بەشداری بکە بەڕاستی ئەتوانێت وا بڵێ لەوانەیە ئەو انتخاباتی لە کوردستانە کرا بەو دەرەجێ مەسەل لە تورکیاش خەڵک ئەوە ئازاد نەبێ کە مەسەل ئەوەتە خەڵکی مستەقل چۆ دەنگەیە و کەسیش مەسەل فشاری لەسەر دانانێت و تێ هەڵام هینی ناکە ئەزانم کە لافتە دڕان و کە پۆستە دڕان نەبووە بەڵام بەرحاڵ گەر دیقەت بێ بەڕاستی یعنی فەزایەکیان دروست کرد یەکێتی و پارتی پێویستیان بەمە بوو بۆ ئەگەر دیقەت بێ هەتا کەمترین فشاریشان دروست کرد بە سراحەت یعنی بۆی زۆرتی خەڵک بڕوا دەنگ بات وەوە نەما قازانجێکم پێما لەم پرۆسەیە یەکێتی و پارتی سوودیان وەرگرت و نەوعێک هەتا ئەتوانم بڵێم کە بە جۆرێک ئەتوان بڵێ با بێمە دیموکراسیترین هەڵبژاردنمان کردووە زەخمان لە کەس نەکردووە هەڕەشەمان لە کەس نەکردووە هەموو کەسێ بە ئازادی قسەی خۆی کردووە تەلەڤیزیۆنەکە قسەیان کردووە کاندی سەربەخۆ هەموو کەسێک قسەی کردووە هەموو کەسێ تەنانەت ئەوانشی کە نەیار بوون و بایکۆتیان کردووە لە قسەی خۆی کردووە بەڕای من بە پێچەوانەوە یەکێتی و پارتی لەم انتخاباتە براوەی یەکەم بوون بە معنای ئەوەی کەوان هەر براوا بوون بەڵام لە دوای ئەوان ئەوەی کە براوەی یەکەم بەڕاستینەوەی نوێ کە توانی خەڵکی زۆر چواشەکە لە پێشەش کورسی پەرلەمانی پێشووە مەسەن بیکا بە 15 بەرحەڵەوەی کە چی بەسەرێت من نازانم نوێ حیزبێکی سیاسی نییە زۆر تەبیعیە کە هەر بەشە لە مندان پەرلەمانانی بەرەو ئەملاولا بڕۆن یعنی وەکو چۆن تەجروبەمانەیە هەم انتخاباتی پەرلەمانی عێراقیان هەم پەرلەمانی کوردستانیان بەشێکی زۆریاندان پەرلەمانەکان ڕۆشتن یان چکەمە نەخەتێکی سیاسیە نەفکرێکی سیاسیە نە شتێکی ینی استراتیژیکی سیاسی ئەمە حیزبێکی سیاسی نیە ئەمە کۆمپانیایەکە کە بەرحەڵ ئەلامێکی بەدەستەوە بە پێی مەجوێن کاناتی باش کە لە بلالاوە خراوەتە بەردەسی ئەتوانێت پروپاگاندە بکە خۆشتە زانی ئەمڕۆ میدیا دەوری گەورەی هەیە لە کۆمەلگای بۆرژوازیە لەسەر میزاج و لەسەر دەنگی خەڵک بەتابەتی لە پرۆسەی انتخاباتە بۆیە بەمە مەسەن توانێتی دەستکەوتێ بەخۆی بێنێتەوە لەما بازرگانی خۆیە کات با حەڵگەر چەندان پەرلەمانێکی ڕۆشت خۆ کێشەی نییە مەسەن هەر ئەمە توانێت بکە بە فشارێک یا بڵین بە دەستکەوتێک یانی لە بەرامبەر کێتیبان لە بەرامبەر حکومەتی مەرکەزیشە هەتا لە بەرامبەر دۆشە بڵێ با بگیانەوە تێمە هێزێکین چەکمان نییە ئەومان نییە بەڵامەوەتە دەنگێنین یعنی خەڵک ئەتوانێت حسابان لەسەر بکە گفتوگۆیەکی زۆر سەرنجڕاکێشە و زۆر قسە و باسی تریش لەم بارەوە کرێ بکرێت بەڵام لێرەدا محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوی ئۆکتۆبەر زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ ژێر بژین ئازیزان هوچانێکی کورت و پاشان سەوارەت با پرسی موچە و هەژماری من بەرنامەمان دەبێت لەگەڵمان بمێنەوە بەڵێ بینەرانی عزیز هەروەک ئاماژەمان پێدا کە تەوەری دووەمی ئەمڕۆمان تایبەتە جارێکی تر بە پرسی موچەوە زیاتریش لەسەر مەسەلەی تەوتین و هەژماری من قسە دەکەین ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە و ئەنداوی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان عەبدوڵڵا مەحموود عەبدوڵڵا مەحموود ئێوارت باش و سپاس کە ئەمجارش لەگەڵمانیت سپاس بۆ ئێوە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ لە سەروبەندی هەڵمەتی هەڵبژاردنەکاندا موچەی فەرمانبەران کە سێمان قەرزار بوون دوانی هات گوڕوتینێکی بەخۆیەوە بینی بەوەی کە خەریکە پرسی موچە چارەسەر دەبێت بەڵام بۆ جارێکی تر پرسیار لەسەر ئەوەیە کەی موچەی داهات و دێت بەغدا ڕازیە ڕازی نییە ئەو لیستەی کە نێراوە سەرنج لەسەر هەیە یان نییە ئەم بابەتە بەڕاستی کەی حەدەبێت جارێکی کە سپاس من پێم وایە بابەتی موچە وای لە هاتووە دەتوانین بڵێن کە تایەکێتی و پارتی لەرە سەڵات بن پرسی موچە و ئەگەر پرسی موچەش حەل ببێ پرسی کەی لە بابەتی پرسی موچە وەک خۆی دەمێنێتەوە چونکە تۆ تەماشایکە هێشتا هاتوو هاواری بانگەشەکانی هەڵبژاردنیان تەواو نەبووە کەسی دەبینین هەر ئێستا موچەخۆرانی هەرێم ڕوبەڕوون لەگەڵەوەی کە ئایا موچەی مانگی دەوەردەگرنیان سەیر ئەوەیە لە کاتی هەڵبژاردنەکان و لە کەمپینی هەڵبژاردنەکاندا موچەی مانگی نۆ نەهات بوو کەچی ئەندام پەرلەمانەکان و حیزبەکان بەڵێنی دوای هەڵبژاردنیان دەدا بە خەڵکی کوردستان و بە موچەخۆران کە پرسی موچە چارەسەر دەکەن
کەسیەوە ئێستا دەیبینین ئەمڕۆ دوێنێ هەموو ئاگامان لێ کە باس لەوە دەکەن کە شاندی هەرێم لە بەغدایە، شاندی هەرێم بۆ پرسی موچە چووە. ئەوە لە کاتێکدا خۆمان دەزانین دەیان جاری کەوتیان کێشەی موچە بە یەکجاری چارەسەر کراوە، بە یەکجاری لەگەڵ بەغدا کەوتوینەتە بەڕێککەوتن گەیشتوین، جارێککە کێشەی موچە بۆ موچە خۆران دروست نابێتەوە. هەموو ئەمانە کەچی معلوم بوو کە هەموو ئەوانە هەروەکو بانکەشەکانی کەمپینی هەڵبژاردنەکانیان درۆ دەرچوو و بۆیە من پێم وایە کێشەی موچە لەلایەن یەکێتی و پارتی خۆیانەوە ممکنە چارەسەر بکرێت. ئەگەر ڕێگەیەکە بێ بۆ چارەسەرکردنی مەگەر لە ژێر گوشارێکی یەکجار گەورە، گوشارێکی گەورەتر لەوەی کە تا ئێستا بووە بخرتە سەر دەسەڵاتی یەکێتی و پارتی، تەنها ئەو ڕێگەیە دەتوانێت وا بکا کە یەکێتی و پارتی ناچار بکە موچە بدەن. و ئەگەر نامن پێم وایە ئەم پرسە چارەسەر ناکرێت، چکە پرسی موچە بەڕاستی لە پرسێکەوە کە مافێکی زۆر سادەی هەموو کەسێکە کە کار دەکات کردویانە بە پرسێکی سیاسی. یعنی هەتا پرسی موچە وەکو ململانەیەک لە مابینی یەکێتی و پارتیدا بەدەستەوە گیراوە. هەتا لە کەمپینی ڕاگەاندنی لە کەمپینی هەڵبژاردنەکانی ئێمە دەمان بینی. ئەنی بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێک کە هێزی دەرەجە یەک و پلەیەکە لە زۆنی سەوزدا وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن خۆی دەردەخست و دەیویست ئۆباڵی نەبوونی موچە بۆ زۆنی سەوت بخاتە سەر ئەستۆی پارتی. و لەو لاشەوە پارتیش بە هەمان شێوە وەک کەمپینێکی تەبلیغاتی یەکێتی بەوە تۆمەتبار دەکات کە پرسی موچە بۆیە نییە ناتوانین بیکەین لەبەرەوەی داهاتەکانمان ڕادەست ناکەن، لەبەرەوەی لەگەڵمان شریک نین، دەیان شتیتر. بۆیە کێشەی موچە خۆرانی هەرێمی کوردستان بووە بەکایەک بۆ بە سەرمایەک بۆ ململانەیەکی قێزەون لە بابینی یەکێتی و پارتیدا، بێ ئەوەی ئەم یەکێتی و پارتی بۆ یەکجار بیر لەوە بکەنەوە. کەسێک کە ڕۆژێک لە ڕۆژێکدا 12 سعات کار دەکات، 10 سعات کار دەکات، 8 سعات کار دەکات، بۆ کار دەکات حەقی خۆیەتی بێ ئەم لاولا، بێ ئەوەی بە سیاسی بکرێ، بێ ئەوەی بە حیزبی بکرێ، دەبێت لە کاتی خۆدا موچەی پێ بدرێت. وهی خەڵک خۆ هیچ سەرچاوەیەکی کەی نییە. ینی کرێکارێک، مامۆستایەک، فەرمانبەرێک کە لە دایرەیەکە دەوام دەکات، یعنی ژیان و گوزەرانی لەسەر ئەو موچەیە کە هەیەی کە بەری ڕەنج و ماندووبوونی خۆیەتی. بۆیە بێ ئەم لاولا دەبێت لە کاتی خۆیدا بدرێت. بەڵام تەماشای کە نەکرد ئەم مانگە و دوومان جێرا بردوو. دەتوانم بڵم کە مەسەلەی موچە، مەسەلەی دامەزراندن، مەسەلەی پەرەبەرزکردنەوە، مەسەلەی شایستەداراییەکانی خودی خەڵک بەڕاستی ینی بۆتە مۆتەکەیەک لەسەر سنگی خەڵکی کوردستان. بۆیە دەڵم خەڵکی کوردستان خۆکە موچە خۆران موچیان پێ نادرێت، لە بازاریش سز دەبێت، بازاریش لە جوڵە دەکەوێت. مناڵەکانی ئەو دەیان و سەدان هەزار خێزانە کە باوچیان مامۆستایە یا فەرمانبەرە نیگەرانی بە ناوچاوانیانەوە دەبینی. بەڕاستی لەسەرمە قسە کراوە یەک جاری تر بپرسینەوە کە کێشە ئەسڵەکە لە لای کێیە؟ حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یاخود دەوڵەتی مەرکەزی عێراق؟ چونکە لە هەڵبەتی هەڵبژاردنەکانیشدا نەوەی نوێ ئێمە دەتوانین لەگەڵ بەغدادا ڕێکەوین. مەسەلەکە دوولایانەیە و بە سیاسی کراوە. لە هەرچی ئەوەندەی بە دەوڵەتی مەرکەزی یا حکوومەتی ناوەندی لە عێراق دەگەڕێتەوە، کۆمەڵێک دانیشتنوشتی بووە لەگەڵ وەفدەکانی هەرێمی کوردستاندا، وا بڕیار بووە کە بۆ نمونە دەسەڵاتی سیاسی لە هەرێم پابندی کۆمەڵک لەو ڕێکەوتنانە بێ کە هەیە. یەکێک لەوانە مەسەلەی بۆ نمون ڕادەستکردنی نەوتەکە بکرێ، ڕادەستکردنی نیوەی داهاتە ناوخۆیەکانی کوردستانە، مەسەلەی باج و ڕسومات و خاڵە سنووریەکان و تا دوایی فڕۆکە خانەکان و تا دوایی ئەمانە تا ئێستا ڕادەست نەکراوە. هەر ئەمڕۆ من دوێنێ شتێکم خوێندەوە کە دەڵێت تا ئێستا دەسەڵاتی سیاسی لە هەرێمدا یەک تاکە بەرمیل نەوتی ڕادەست نەکردووە، کە دەبێ ئەوەش بزانین لە کاتێکدا کە ڕۆژانە بەپێی هەموو ئەو ئامارانەی کە بڵاو دەکرێتەوە 300 بۆ 150 بەرمیل نەوت هەموو ڕۆژانە بە قاچاقی دەفرۆشرێت. ئەمە لایەنێک چکەوە خودی بەغدا وتیان ئێمە کێشەی موچە تێکەڵ بە پرسی سیاسی ناکەین، بەڵامەوە تا تێکەڵیان کرد لە ململانەی خۆیاندا کە گوایە بەغدا و دەسەڵاتی هەرێم شت ڕادەست ناکە، ئەوانیش موچەکان بەو زۆرە دەدەن. ئەو بەزیا لەوەی کە
لەلایەن خۆری دەسەڵاتی هەرێمیشەوە هەمومان جێ کۆمەڵک کێشەرێتەوە پێشەوە. یەکێک دەڵێن وردبینی ئەو لستانەی کە دەنێرن وردبینی تێدا نەکراوە، ئەو لستانەی دەکرێت ناوی زیادەی تایە، ناوی دووبارەی تایە، ناوی مردووی تایە. یعنی یاریەکە بەڕاستی دەتوانم بڵێم کە خەڵکی کوردستان بوونەتە قوربانی لەلایەکەوە لە ململانی نێوان بەغدا و هەرێم، لەلایەکەوە لە ململانەی دەباشان و سەری ڕەش بێ ئەوەی بۆ یەک لە حەزاوە بێن نەبەرچاوی خۆیان. یعنی ڕۆژ بەڕۆژ سفرەیەم خەڵکە خاڵی دەبێت، تەنانەت ئەو شتانەی کایان بووە خەڵک فرۆشتوێتی چونکە مەسەلەکە ئەم مانگە و مانگی پێشوو نییە. تۆ تەماشایکە لە 2014ەوە تا دەگە بەو ساتە وەختی کێم و تۆ قسەی تیا دەکەین هەمیشە پرسی موچە یەکێک لە گەورترین گفتەکانی بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان بوو لە لێبڕینەوە لە شتێکەوە کە ناویان هێنا پاشەکەوت لە دواکەوتنیەوە کە تا ئێستا بەردەوامە هیچ ئاسوی کە بڵێ تو ئەمە چاک دەبێت. ئەوە لە حاڵێکدایە ئەگەر خودی یەکێت و پارتی یەکێک لە ئامانجەکانیانەوە نەبێت کە چاوەڕوانەکانی خەڵک بێن نە خوارەوە داهات لە خودی کوردستاندا ئەو زۆر زیاتر لەوەیە کە موچەخۆران لە کوردستاندا پێویستیان پێێتی وەرە بێنە بەرچاوی خۆت. ئەگەر هەتا بە زۆرێک کە با بڵێم ئەگەر داهات نییە پێم بڵێ ئەو کەناڵە تەلەڤیزیۆنی کە تازە هەموو جارێدا دەمەزری هەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی حاضرن 10 میلیۆن دینار بۆکردنەوەی کەناڵێکی تەلەڤیزیۆنی دابین کرد. هەر ئێستا کەناڵی ئاوا تێڤی کە کراوەتەوە بەپێی کۆمەڵێک سەرچاوە 18 میلیۆن دلار هی دامەزرانەکەی بووە و مانگانش ملیۆنێک و 300,000 دلار خەرجیەکەیەتی باشە بەس کەناڵێک و لە کەمپینی هەڵبژاردندا ئێمە بینیمان ئەگەر پارە نیە و داهات نییە ئەو هەموو بەخشینەوەی پارەیە ئەو هەموو بەڵێنە ئەو هەموو دابشکردنی چیوچیە لەکوێ هات ئەو هەموو لافیتە و ئەو هەموو کەناڵە هەزار سەرە کە بەریاندایە گیانی خەڵک بۆ ئەوەی لە خشتیان بەرن لەکوێ دێت. معلومە مەسەلەی چەندین کێڵگەی نەوت و فرۆشتنی نەوت هەموو ڕۆژە کە هەیە کوا داهاتەکەی کوا داهاتی خاڵە سنووریەکان کوا داهاتی ڕسومات و باجی ناوخۆ کوا داهاتی دەیان و سەرچاوی کەکە یەکێتی و پارتی دەستیان بەسەرداگرتووە بەڕاستی هەر لەو داهاتە ئەگەر نەوەی نوێ بگەیشتایەتە دەسەڵات و زۆرنی دەنگەکانی بهێنایە پێتان وای بیتوانێت باشتر لە یەکێتی و پارتی ڕێکەوێت لەگەڵ حکوومەتی ناوەندی و ئەو کێشەی موچەیە چارەسەر بکرێ ئەگەر چی ئەگەر و ئەگەر پرسیارێکی زۆر خۆش نیە بەڵام ئەگەردن لە ئێوەی بکەن بڵێ ئەگەر نەوەی نوێ کورسی زیاتریشی هێنابە و لە یەکێتیشی زیاتر هێنابە و لە پاتیش زیاتر هێنابە نەیەتوانێت و پرسە چارەسەر بکە ئەوە تەنها بەشێکە لە هەراهۆریا و مانگەوازێکی درۆی نەکە کردیان ئەوەی هەرەوەی کەوتیان ئێمە کۆتایی بەرەسەڵاتی یەکێتی و پارتیە هێنین و کۆتاییشیان پێی نەهێنا پرسی ئەوەش کە چارەسەری موچە بە یەکجاری دەکەن ئەگەرەوان کورسیان هێنابە هەر بە ئەندازەیەوە دەتوانێت ڕاستی تیا وایە و ئەنجامی پێکابە نەوەی نەچەند دەتوانێت ئەوە بکە بەت ئەوە لایەنێک لایەنی شکەوەیە هێشتا لەبێ بزانین بەو ئەندازەیە کەنەوەی نوێ خۆی بە بەغداوە بەستەتەوە چاوی لە بەغدایە بە هەمان ئەندازەیە یەکێتی و پارتیش ملیانداوە بە بەغدا خۆ کێشەیان نییە خۆیەکێتی لەنەوەی نوێ زیاتر بەرگری لە هێزەکانی بەغدا دەکات و نزیکایەتیشی لە ئەوان زیاترە بۆ چارەسەری ناکە خۆ پارتی لەگەڵەوەدا هێشتا مینگە منجێک و بۆڵە بۆڵێکی هەیە لە بەرامبەر بەغدادەکە وەک کارتی گوشار بەکاری دەهێنێ بەڵام خۆوان پارتیش قیبلەکەی ڕووی لە بەغدایە و نایە شاردوێتەوە بەڵام مەسەلەکە حل نەبووە مەسەلەکە لە بەرەوەیە کە کێشمەکە لە ئاستێکی پایەتردا پەیوەندی بە ململانەیەکی فراوانترەوە هەیە لە مابەری دەسەڵاتی مرکزی لەلایەک وەرەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد بەرەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە لەلایەکی کەوە کە مەسەلەکە بە تایبەتی سیاسیە تا ئەوەندەی دەگەڕێتەوە دەسەڵاتی ناوەندی لە بەغدا دەیەوێ هێندەی دەکرێت قوارەی دەسەڵاتی قوارەی هەرێم قوارەی هەرمیش مەبەستن دەسەڵاتی پارتی وێکێتیە مەحدودتر و سنووردارتر بکاتەوە تا بەو زۆرەی دەیەوێ بەکاریان بێنێ بۆ بەڕێوەبردن و یا سپاردنی ئیدارەی کوردستان بۆ دەورەی داهاتوش یا چەند دەورەیەکیکە بە ئەوان ئەمەیە بۆ یەکێتی و پارتیش بە هەمان شێوە بە تایبەتیە تا بۆ یەکێتی و پارتی من دەتوانم فاکتی کەشی بۆ زیاد بکەم هێنانە خوارەوەی ئاستی چاوەڕوانی خەڵک بۆ موچە خۆی موسیبەتە ینی تێشکاندنی ئیرادەی خەڵکە ینی تۆ خەڵکێک وا لێ بکەیت کە کار دەکا لە بەیانیەوە هەڵدەستی چەند سعات کار دەکا
بەڵام تۆ وای لێ بکەی کە سەریمان کات دڵنیا نەبێ ئایا موچەکەی وەردەگرێت یا وەرناگرێت. ئەوە گەورەترین هێرشە بۆ سەر خەڵک، گەورەترین هێرشە بۆ سەر ئیرادەی خەڵک و گەورەترین هێرشە بۆ سەر سفرەی ماڵەکە. وەوە ئاستی تەوەقوعات دێنێتە خوارەوە بە هەر ئەندازەش، ئاستی چاوەڕوانیەکانی خەڵک هاتە خوارەوە بە هەمان ئەندازەش، ئاستی خەبات و تێکۆشانی خەڵک دێتە خوارەوە، چاوەڕوانیەکانی دێتە خوارەوە. ئەوان کاریان لەسەرەوە کردووە. ئەگەر نابڕاستی مەسەلەی کە هەمووی نازانم چەنە بەو داهاتانی کوردستان ئەگەر بەغداش نەبێ، من پێم وایە داهاتی کوردستان نەکرد بە پێی قسەی من، بە پێی قسەی خودی ئەو ئابووری ناسانەی کە لە کۆمەڵگەی کوردستان داهن و بەشێکیان سەر بە پارتی وێکێتینەوەی نوێن ڕیان گەیاندووە کە داهاتی کوردستان بە شێوە دەکە. خودی نەوەی نوێیەکێک لەوانە بووە کە پێشتر ئەوەی ڕاگەیاندووە کە داهاتی کوردستان بە شێوە دەکە. ئێستا دەڵێ ئەگەر دەسەڵاتمان هێنا ئێمە کێشە لەگەڵ بەغدا چارەسەر دەکەین. ئەوە لە ئەو داهاتانەی کوردستانسی تۆش معلومە دیارە لە دەوری داهاتوودا ئەویش دەبێتە هاوبەشە دزی ئەم پرۆسەیە کە لە 30 ساڵی ڕابردوودا لە کوردستاندا بووە. لێرەدا بچینە سەر تەوەرێکی تر و لە ڕێی پرسیاری بینەرەوە بپرسین کە لە ڕوانگەی فەرمانبەرانەوە کامیەک لەمانە لە بەرژەوەندی فەرمانبەران و موچەخۆراندایە تەوتین یاخود هەژماری من کامە یەکێکە لە پرسە گەرمەکانی ئەمڕۆی نێو موچەخۆران و هەروەها یەکێتی و پارتی و کۆمەڵگەی کوردستان. سەرەتا بە ئەوە بڵێم کە خودی پرسی تەوتین یا بە دیجیتالکردنی موچە چۆن هات. ئێمە هەمومان لە بیرمانە لە بەرامبەر ئەو دۆخە نەخوازراوەی لە بەرامبەر دەست بە سەرداگرتنی موچە و قوتی هاوڵاتیان و بەتابەتی موچەخۆراندا، موچەخۆران لە درێژەی ناڕزایەتیشی 6 مانگە و یا ئەتوانم بڵم چەند ساڵە لە درێژەی ئەو ناڕزایەتێدا خۆپیشاندان و ناڕزایەتەکانیان بەردەم بەغدا و بەرپرسانی بەغداش. لەو چوارچێوەیەدا بردیان بۆ ئەوەی کە لەمەودووە لە موچە هات و نەهات نەزاتیان بێ و موچەکەیان بە دیجیتال بکرێ وەوای لێبێ هەموو کە سێ مانگانە موچەکە بێتە سەر کۆنتۆکەی سەر حساباتەکەی. بەڵام تۆ تەماشایکە نەک ئەوە نەکرا بەڵکە خودی مەسەلەی دابینکردنی موچە لە ڕێگەی بە دیجیتالکردنەوە بوو بە گرفتێکیکە بۆ خەڵکی کوردستان و موچەخۆران. یعنی لە جێگەی ئەوەی کە قەرار بێ مەسەلەی تەوتین یا هەژماری من یا هەر شتێکی ناودنەی بە معنایەکی گشتیتر بڵێم، یعنی لە ڕێگەی ئەوەی کە لە ڕێگەی بانقەکانەوە ڕاستەوخۆ موچە بێت و خەڵک لەوە نەجاتی بێ، ئەم جارە خەریکە ململانەی بانقەکان دەبێ بە کێشە بۆ خەڵکی کوردستان. و تەنانەت ئەمە بە سیاسی کراوە. ئەگەر نا تۆ تەماشایکە لە هیچ شوێنێکی دنیا شتیوانە خەڵک ئازادە لەوەی لە چ بانقێکەوە موچە وەردەگرێ یا مامەڵە لەگەڵ کام بانق دەکات. ئەمە ئەلفوبەیە پەیوەندی بە هیچ شتێکەوە نییە و خەڵک ئازادە لەوەی هەتا لەگەڵ ئەم بانقەیە ئەم هەفتەی داهاتوە چێ بانقەکەی خۆی دەگۆڕە لەگەڵ بانقێکیکە. ئەمە هیچ زۆر سادەیە. بەڵام ئەوان چیان کردووە؟ ئەوان هاتوون ئەم پرسێشیان دیسان بە سیاسی کردووە، بە سیاسی کردووە بە جۆرێک کە پێمان دەڵێ هەتا دوای ئەو هەڵبژاردنشتە حکوومەتێکی پێک دەنن حکوومەتێکی پوچە. تۆ تەماشایکە لەلایەکەوە تەوتین کە بەشێک لە لایەنەکان پێداگری لەسەر دەکەن و لە زوونی خۆیاندا ڕێگری لێ دەکەن بەشێکیشیان و بەشێکیشیان پێداگری لەسەر هەژماری من دەکەن. ئەگەر ئەمە پرۆسێکی واقعی سوزانم بە سیاسی کردن و بە بارەمتەگرتنی قوتی خەڵکی کوردستان نییە، هیچ ناوێکی ناتوانانی لێ بنێت. خەڵک ئەبێ مانگانە موچەکە بێتە سەر حسابەکەی، ئیتر ئەوە لە کام بانقەوە بۆی دێ و خەڵک لەگەڵ کام بانقەت هەڵسوکەوت دەکا دەبێ ئازاد بێت. ئەوەی کە ئەم پێیان هێناوە ئێستا بەڕاستی ئەوە زیادکردنی کێشەی شکێ بۆ سەر خەڵکی کوردستان و ململانەیەکی کەیە. لەلایەکەوە با یەک شتی کەش بڵێم ئەویش ئەوەیە کە خەڵک بۆ زۆرتر ڕووی لە بانقەکانی عێراقا بۆ ڕووی لەمەیە لەبەرەوەی دەسەڵاتدارەتی سیاسی لە هەرێمدا لە 30 ساڵی ڕابردوودا ئەوەندە فێڵ، ئەوەندە تەڵەکە، ئەوەندە ڕێگەی نادروست، ئەوەندە نەریتی دواکەوتوانە و نائینسانی لە بەرامبەر خەڵکی کوردستاندا بەکارهێناوە، خەڵک هیچ متمانەیەکی پێیان نەماوە. نەمتمانەی بەرەسەڵاتیانە، نەمتمانەی بە هەڵبژاردنیانە، نەمتمانەی بە دابشکردنی موچەیانە، نەمتمانەی بە بانقەکانیانە.
بۆیە خەڵک زۆرتر ڕووی لەوەیە کە دەیەوێت بەغدا بیداتی هەر بۆیش پەنایان برد بۆ بەغدا موچە خۆران پەنایان بۆ بەغدا کە بەڵکە کێشەکەیان حەل بێ لە ڕستی یەکێتی و پارتی دەربێت و لەو لاوە یەکێتی نیشتیمانی وەکو هێزێک کە لە سەڵاتدایە خودی ئەو ناڕزایەتەی خەڵک یا ئەو بێمتمانەیە کە بەرەسەڵاتی هەیە ئەوێ بیگوازێتەوە سەرشانی پارتی بەتەنها وەخشانی خۆی وەک بەشێک لە دەسەڵات خاڵی بکاتەوە لە حاڵێکدا ئەم هەم دەسەڵاتە لە حکوومەتدا وەک لایەنی ئەوەی کە پێ دەڵێن لایەنی یاسایی و لایەنی یاسایی لە حکوومەتدایە و وەکو ئەمری واقعیش ئەم زۆنە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان نیوەی ئەم دەسەڵاتی بەرزتەوەیە بەڵام ئەویش هاتووە لەم ململانەی مەسەلەی هەژماری من و تەوتیندا خەریکە بۆ خۆڵکردنە چاوی خەڵک دیارە پشتیوانی لە تەوتین دەکا هەر دوێنێ بۆ وابزانم داوایان کردووە کە دەبێ هەموو شوێنەکان پابند من بە هەژماری من بەڵام یەکێتی ڕایگرتووە ئەوە شتێکی کەشمان نیشان دەدا نەکەر مەسەلەی موچە ئەوەشمان نیشان دەدا کە هەرگیز لە کۆمەڵگەی کوردستاندا ئەوەی کە پێی دەڵێن حکوومەت لە کارتۆنێک زیاتر شتێکیکە نیە لە 30 ساڵی ڕابردووشدا لە کارتۆنێک زیاتر نەبووە بۆ ئەوەی دەسەڵاتی میلیشایی یەکێتی و پارتی پێ داپۆشن بیکەنە ڕووپۆشێک بوو ئەگەنا حکوومەت لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەبێ کە بڕیارێکی دەرکرد لە سەرتاسەری ئەو وڵاتەدا جێبەجێ دەکرێت کە بڕیاری موچەدرا لە هەم سەرتاسەری ئەو وڵاتە دەکرێت و هەر بڕیارێکیکە لە هەر کۆمەڵگایەکە بەزیالەوەی دەوڵەتەکە کۆنەپەرستە یاننا دیکتاتۆرە یاننا ئەسکەریە یامەدەنیە هیچ فەرقی بۆ نییە حکوومەت ئەگەر دەسەڵاتی هەبێ و حکوومەتی خەڵک بێ و ئەگەر حکوومەت کرێسی حیزب نەبێ ئەو کاتە حکوومەت لە هەر شوێنێک بڕیارێک دەردەکا خەڵک سەرتاسەری ئەم وڵاتەدا پابند بۆ بڕیارانەی دەبن بەڵام لە کوردستاندا هەولێر بڕیار دەکات و سلێمانی گوێشی پێنادات و ڕێگری لێ دەکات ئەمە واقعیەتە بە هەمان شێوەش خۆ ئەگەر بڕیارێک بێتە پێشەوە قەرار بێکێتی لە بادینانە بیکە دیسان لە بادینانە نایاوی ئەوەی کە خەریکە کارەکان بەڕێوە دەبا حیزبێکە کە حکوومەت و پەرلەمانیش موچەخۆری ئەو حیزبن وە کرێتی ئەو حیزبن من ئەمێ ئەوەش بڵم کە مەسل بەرزانی وتی ئەوەی کە دژایەتی هەژماری من دەکات ینی لەگەڵ شەفافیەتان نیە دژاتی شەفافیت دەکات سەرسانە سەرم قسەیە ئەتوانین لە مەسلول بارزانی بەپرسین شەفافیت لە چ شوێنێکی کوردستانە هەیە دوێنێ ئینتیخابات تەواو بۆ کەسەیە باسی شەفافیتکە جگە لە خۆیان شەفافیت لەکوێ هەیە مەگەر شەفافیت لە فرۆشتنی نەوتا هەیە شەفافیت لە داهاتی خاڵە سنووریەکانیان هەیە شەفافیت لەو هەموو داهاتەیە کە لە ناوخۆی کوردستان هەیە لەکوێ شەفافیت هەیە تا ئەمەیان بێنێ بڵێ ئەمە دژایەتی شەفافیت دەکەن من بەشێکە لە ململانەیەکی سیاسی کە دەیە بە ڕەقیبەکەی بڵێ ئەوە لایانی جێتی لایانی چکەش ئەوەیە کە ئێستا پرسینەوت و خاص لە دەستیان هاتۆتە دەرەوە دەیانەوێت بەتایبەتی ئەگەر لە پرۆسەیەکی داهاتوودا زیاترەوە بچێتە پێشەوە دەیانەوێت جێگەی ئەو دزیە تاڵانی کە تا ئێستاییکەن لە ڕێگەی نەوتەوە ئەمجارە لە ڕێگەی هەژمانی بنەوە بیکەن ئەگەرنا مەسرور بارزانی بەڕاستی ئەگەر مەسەلەی موچەخۆرانی هەرێمی بۆ مهم بووایە ئەبوو بڵێ وەکو سەرۆکێک مەسئولانە بڵێ خەڵک ئازادە دەست لەگەڵ هەر بانقێک تەعامل دەکا خەڵک ئازادە چ بانقێک هەڵدەبژێرێ خەڵک ئازادە چ بانقێک دەگۆڕێ گرنگترین شت ئەوەیە کە دەبێت تەزمینی موچەی هاوڵاتیان بکرێت بەڵام بۆ نایە ئەو بەڵێنە بدە کە دێتە سەر ئەو بەڵێنە دەڵێ بەغدا پابند نییە بەڵام لەو لاوە پێیان دەڵێ ئەگەر هەژمانی من بێت شەفافیت دێتە پێشەوە آخر پرسیارم لەسەر ئەوەی کە موچەخۆران و فەرمانبەران ئەتوانن لێرەدا چی بکەن لە ململانەی نێوان باقەکان و پرسی موچە بەگشتی من پێم وایە موچەخۆران و فەرمانبەرانی کوردستان کەرێبێ خەڵکی کوردستانیش پشتیوانیان بن مهمترین شتێکەوەیە کە هەر وەک تا ئێستا فریویان نەخواردووە فریوی بانگەشەکانی یەکێتی و پارتی نەخۆن نە فریوی بانگەشەکانی پارتی بخۆن کە گوایە خەریکە شەفافیت دەکات و بۆ وەرگرتن بە گەندەڵیە و ڕێگە لە بازاری ڕەش دەگرێت و ڕێگە لە زام لە سپیکردنەوەی پارە ئەوانە دەگرێت ئەمە بێزگە لە فری و کاریەکی ئاشکرا هیچی کە نییە ئەوەی کە لە بەرامبەریشدا خەریکە دەکرێت بە هەماشێ وەیە من موچەخۆرانی هەرێمی کوردستان بە هیچ زۆرێک نابێ فریوی بانگەشەکانی ئەو دوولایانە بخۆن
ئەمە مەسایلێکی مهمە. دووەم خاڵ ئەوەیە کە بەڕاستی دەبێ موچەخۆرانی هەمن لە چوارچەوەی ئەو ناڕزاتیانی کە تا ئێستا کردویانە بە درێژێ پێ بدەن، بە تایبەتی ئێستا فاکتی چکە زیاد بووە. ئێمە لە کەمپەینی هەڵبژاردندا بینیمان هەمویان بەڵێنیاندا زۆر بەڵێنیاندا لە بەڵێنی موچەوە زۆر بەڵێن، بەڵام لانی کەم ئەوەندەی بە موچە دەگەڕێتەوە. ئێستا کاتی خۆیەتی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان یەخەی دەسەڵات و هێزانە بگرن بڵێن کوا ئەوە هەڵبژاردن تەواو بوو، وەرن بەڵێنەکانتان جێبەجێ بکەن و لە بەرامبەر جێبەجێ نەکردنی بەڵێنەکانیاندا گوشاریان بۆ بێنن، بەردەرگایان بگرن، بەردەمی مقڕەکانیان بگرن، بەردەمی ماڵە مەسئولەکانیان بگرن بەڕاستی. و هەتا ئەگەر لەو شوێنانەی ئیمکانی هەیە خەڵک خۆی ئەو داهاتانەی کە دەستی دەکەوێت خۆیان بەکاری بێن و دابەشی کەنەوە بۆ موچە لەوێ هەیە و هاوکات گوشارەکانیان جارێکی کە بۆ سەر دەسەڵاتی بەغداش زیاد کەن. بەغداش ناتوانێت هیچی کە شانی خۆی ئەگەر قەرارە و کوردستان و بەشێکە لە وڵاتێکی فیدرالی و فیدرالیزم کراوە و ناچارن لەلایەکەوە ناڕزاتەکان ڕووی لە بەغداش بێت، هەم ڕووی لە بەغدا هەم ڕووی لە دەسەڵاتی هەرێم بێت. من پێم وایە تاکە ڕێگەشتان هاوەیە کە خەڵک بە هاتنە مەیدانی خۆی بە هێزی خۆی بە توانایی خۆی یەخەی ئەم دەسەڵاتە بگرێت و ئۆپارە لە قوڵجیان دەربێنێ و کۆتایی بەو هەموو یاریە بێنن کە هەموو ڕۆژێ دەکرێت و هەموو مانجێک پێیان دەکرێت. یعنی خەڵک کە کار دەکا کە دەست ڕۆژی ئەوڵی مانگ دەست پێ دەکا دەبێت لە بیری ئەوە دابێ ئایا لە کۆتایی مانگدا موچە وەردەگرێت یاوەری ناگرێت، لی دەبڕدرێ یا لی نابڕدرێت. دەی بەڕاستیەوە کۆتایی پێبێ وە بەڕاستی یەک شتێکە شەیە نابێن ڕێگە بدرێت کە نابێت خەڵکی کوردستان ڕێگە بدەن کە موچەخۆران تەنابمێننەوە، چکە موچەخۆرانی کوردستان وەک بەشێکی بەرین لە خەڵکی کوردستان نەبوونی موچە بۆ ئەوان کاریگەری تەواو لەسەر تەواوی خەڵکی کوردستان و بازاڕدادنێ. بۆیە دەبێت خەڵکی کوردستان پشتیوانی لە خواستەکانی فەرمانبەران و موچەخۆران لە کوردستاندا بکەن. عەبدوڵڵا مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. گەلێک سپاس بۆ تۆ بۆ ماندوو بوونت و سپاس بۆ بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ سپاسان دەکەم. زۆر سپاس. عزیزان سپاس بۆ بەشداری ئێوەش لێرەدادەی نەکۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو.